بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام هەوڵ دەدەین لە بەرنامەی گفتوگۆی ئەمڕۆماندا قسە لەسەر عەقڵی بەرهەمهێنانی قەیران بکەین. دەپرسین ئایا قەیران چییە؟ قەیران لە پێناوی چیدا دەکرێت؟ ئایا قەیران کۆمەڵێک ئامانجی لە دواوەیە؟ ئەوانە کێن قەیران بەرهەم دەهێنن؟ ئەوەی ئێستا لە هەرێمی کوردستاندا تێبەر دەبێت قەیرانە یاخود دۆخێکە و ڕاگوزەر دەکات و کۆتایی دێت. ئایا ئەوانەی کە قەیران دەخولقێنن دوجار خۆیان بەرپرسایەتی خۆیان لەم قەیرانە ڕادەگەیەنن؟ میکانیزمەکانی بەرهەمهێنانی قەیران لە هەرێمی کوردستانە کامانن؟ یاخود ئەو ڕێکارانە کامانن کە دەکرێت لە دوای قەیران قۆناغێکی نوێتر دەست پێ بکات؟ ئایا ئەوانەی قەیرانیان بەرهەمهێنا لە هەرێمی کوردستان یاخود کۆمەلگای کوردیان ڕوبەڕووی دۆخێکی ئەمنی یاخود دۆخێک کردەوە کە تاوەکو ئێستا دەرهاویشتەکانی دیارە دەکرێت دان بنێن بەوەدا کە ئەوان بەرهەمی ئەم قەیرانیان هێناوە؟ یاخود کۆمەلگای کوردیان بەرەو ئاڕاستەیەک بردووە کە هەموو ئەم کۆمەلگایە بەرەو ئایندەیەکی نادیار دەڕوات؟ هەوڵ دەدەین لە بەرنامەی گفتوگۆی ئەمڕۆماندا قسە لەسەر ئەم تەوەرانە بکەین بە میوانداری هەریەک لە بەڕێزان مامۆستا کاروان فەتاح توێژەر لە مێژووی نێو هاوچەرخی کورد، کاک بابەکر دڕەیی نووسەر بەخێربێن بۆ ستۆی بەرنامەی گفتوگۆ. مامۆستا کاروان، ئێوە وەک توێژەرێک زیاتر لە بواری مێژووی سیاسی و فکردا، قەیران بۆ خۆی چییە؟ ئایا لە ناو دنیای فکرا یا لە ئەوەی کە لە ناو مێژووە ڕووداوەکان ڕوویداوە ئەکرێ ناوی بنێن قەیران وەگەرۆک و تعریفێک بۆ بینەران بیخەیتە ڕوو؟ بەڵێ، سوپاس بۆم بەرنامەیە بە خێراتنی میوانە کەش دەکەین. طبعاً قەیران بۆ خۆی ئەتوانین بەو جۆرە پێناسی بکەین کە حاڵەتێکت هەیە، حاڵەتێکی تایبەتە، حاڵەتێکی سروشتی هەر شتێکە، هەر بابەتێک لێدان لەو حاڵەتە بە ئاراستەیەکی نێگەتیڤ یان بە ئاراستەیەکی نەرێنی ئەمە بێتە هۆی دروستبوونی قەیران و پێوترێ قەیران. هەموو شتێک لە حاڵەتی خۆی لە حاڵەتی سروشتی خۆیە لە قەیرانان نییە، بەڵام کاتێک کە ئەگوازێتەوە بۆ قۆناغێکی تر ئەمە بە دوو ئاراستەڕۆ، یاخود بە ئاراستی سلبیان بە ئاراستی ئیجابی. بە ئاراستی ئیجابی بەرەو چارەسەرە بەرەو پێشچوونە، بە ئاراستی سلبی ئەوە بەرەو قەیرانەوە پێوترێ قەیران. لەبەرەوە من پێم وایە هەموو حاڵەتێکی ئینسانی، هەمووی کە لە ئینسان تایاژی و دۆخی سروشتی حاڵەتی تایبەتی خۆیەتی، بەڵام گواستنەوە بەرەو قۆناغێکی تر بە قەیرانێکا تێپەڕێ. هەندێک جارم قەیرانە ئیجابیە و هەندێک جاریش ئەو قەیرانە سلبیەوە. بەشێکی زۆری ئەو قەیرانانەی کە هەیە ئەگەر لە ڕووی مێژووە تەماشای بکەین، هەموو ئەوانە مرۆڤ دەستی تیا هەیە ئەوەی کە پەیوەندی بە مرۆڤەوە هەیە. بۆیە بەشێکیان بە قەیرانی سلبین بۆ ئەوەی کە لە دۆخێکەوە تۆ بگوازێتەوە بۆ دۆخێکی تر، و بەشێکی تریان قەیرانی یاخود گۆڕانکاری ئیجابین کە ئەمەیان ناتوانین بە قەیران نایبرێن. بۆیە کۆی قسان ئەوەیە کە قەیران بۆ خۆی حاڵەتی سلبی دۆخێکی تایبەتیە. ئەکرێ بڵین هەموو قەیرانێک بۆ خۆی دابڕانە لە دەوروبەر لەو ژینگەی دەوروبەر، یاخود قەیران ئەکرێ پەیوەندی بە دەوروبەرەوە هەبێ بەڵام بۆ لە بیربردنەوەی دۆخێکی دیاری کراو بێت؟ ئەگەر باز لە جۆرەکانی قەیران بکەی جۆریان زۆرە. بۆ خۆی دابڕانێکی کاتیە لەو حاڵەتە سروشتی کە هەیە بۆ گواستنەوە بۆ قۆناغێکی تر. هەندێک جار بە دژی وجودی ئاسایی شتێک ناوە برێم قەیرانە، بەڵام ئەوەی کە قەیران دروست دەکا ئەمە لە بابەتە جیاوازەکانی قەیرانە جیاوازە. ئەمە قەیران هەیە سیاسیە، قەیران هەیە ئابووریە، قەیران هەیە کۆمەڵایەتیە. ئەمانە بۆ خۆی هەریەکە و پێناسە و قۆناغی تایبەتمەندی خۆی هەیە گەر باسی بکەین. ئەوەی کە ئەوتری زیاتر لە دنیای فکرە، ئایا بیریارەکان یاخود فەیلسوفەکان هیچ خۆیان بەمەوە خەریک کردووە، یعنی قسە لەسەر دروستکردنی دۆخی قەیرانکەن، یعنی بە هەموو ڕاهەندە جیاوازەکانیەوە، ئاینی بێ، سیاسی بێ، کۆمەڵایەتی بێ، فەرهەنگی بێ، کەلتوری بێ، جوزانم، یعنی هەموو ڕاهەندە جیاوازانەی لەو چرکە ساتەی کە مرۆڤ لەگەڵ سروشتا دەستبارەگرێ، هەتاوەکو ئەو لە حەزەی کە مرۆڤ لەگەڵ سروشتا یاخود لەگەڵ دەوروبەری مرۆڤەکەی تریایەتی، هەتا ئەو چرکە ساتەی کە ئەگاتە ئەو دەوروبەرە ئەمە قەیران دروست ناکە. بەڵام لەو چرکە ساتەی کە لەگەڵ دەوروبەر تێکەڵە بێ یاخود لەگەڵ سروشت تێکەڵە بێ، لێرەوە قەیران دەست پێکات. تۆ ناتوانانی ینی ئەمە پێوەست نییە بە سەردەمێک و بە قۆناغێکی تایبەتمەندەوە، بەڵکو لەو کاتێک کە مرۆڤ کۆمەڵایەتیە بێ، چ لەگەڵ هاومرۆڤەکانی وەکو خۆی هاوڕەگەزەکانی و چ لەگەڵ دەوروبەری خۆی، لەگەڵ ئەو ژینگەی کە تایە ئەژی، ئەمانە هەموو بۆ خۆ هەموو بەریەکەوتنێکە بێتەوەی دروستبوونی قەیران. بەڵام ئەم قەیرانەوە گوتمان ئەگەر قەیرانێکی ئیجابیە بۆ ئەوەی کە
پێت بگەێنێ بۆی دروست بکە بۆ چارەسەرکردنی حاڵەتێکی دیاریکرا واکرێ قەیرانێکی سلبی بێ وەکەوەی کە مرۆڤ بەرامبەر یەکتر زۆر جار دێمەوەلات قسە لەسەرەوەی جابی و سلبیەکە چکار لەوانەیە سەلای بینەر تێبینی بێ قەیران کە بۆ خۆی ڕێ قەیران هەمیشە دیدگایەکی نێگەتیڤەیە بۆی دواتر باسی ئەوواکەین. کاک بابەکر قەیران بۆ خۆی لە پێناوی چیایە بەرهەمێنانی قەیران یاخود ئایا قەیران ئامانجدارە ئەکری هەموو قەیرانێ بڵێن ئامانجێ لە پشتیەوەیەتی؟ بەڵێ ڕاستەکەی دیدگاکان جیاوازە یعنی مۆزۆیەک ڕەنگە لای من تۆ قەیران بەلای خەڵکە قەیران نەبێ مۆزۆکە فەرقەکە. ئەگە بەگەشتی قسە بکەین ینی قەیران بریتە لە دۆخێکی کە کێشەیەکی گەورەی لە ڕووی قەیرانی سیاسی باسکەین ینی کێشەیەکی گەورێتە کە بە ئاسانی قابلی حەل نییە ڕێگ و ڕوشەیەکی هەیە و مەسەڵەن دەڵێن کەسێک وەزعی تەندروستی قەیراناویە یا لە قەیرانە این لە مردن نزیک بۆ تۆ ینی احتیمال هەیە بژی احتیمالە نەژی ینی قەیران دۆخێکە لە کێشەکە ئاسان نییە قورسە بەڵام کە جەناب پرسیارەکە دەوەیە کە قەیران دروستکردن ئەمە دیدگا لەسەری جیاوازە شتێک بنوت پێمان وایە قەیرانە خەڵکە پێی وایە شتێکی باشی کردووە نیەتەکان فەرقەکە ئەگەر بینە سەر دۆخی کوردستان پێم وایە نازانم پێ دوای زۆر مەسەرەوەتەوە بەڵام من ئەمەوێ ئەوە بپرسم کاک بابەکر ینی خۆی پرەنسیپیەکەیە بە تایبەتی لە زیاتر ئەوەی لەو دەستگا چۆنەڵی مخابراتیەکان لەسەرەوە قسەکەن ئەڵێ قەیران دروستکە قەیران دروستکە بۆی هەندێ شتی سەرەکی لە بیری هاوڵاتی و لە بیری خەڵک بەریتەوە یعنی بۆ خۆی ئەمە مەبدەئە لە سیاسەتە قسەکەی جەنابتە فعلەن لەوە چێ یعنی هەندێک بە قەیرانی نابینێ بە چارەسەریە بینێ بەڵام ئایا بۆ خۆی ئەم قەیرانە هەست ناکە ینی لەناو ئەدەبیاتی سیاسی و فەرهەنگی کۆمەڵێکی هێزی سیاسی هەمیشە چۆنەڵەیینێکی نووسووە بەڵێ بێگومان لای هەندێک حزبی سیاسی دروستکردنی مەش کێشە پرەنسیپە بۆ ئەوەی کە کێشە ئەسڵەکان بیر بەرنەوە من هەندێ مۆسەشتە سیاسیە مشەخەسەکە ینی لە کوردستانە کێشە دروست ئەکرێ قەیرانی بەرهەمە هێنرێ وەکتۆڵی بۆ ئەوەی کە کێشەیەکی یا مەسەلەیەکی ئەسلی هەیە لە وڵاتەکە کە بریتێ لە دروستکردنی موئەسەسات کە ئەوە دروست نەکرێ یعنی ئەم کێشانە بەردەوام بە تەدریجی یەن بە دواییەکە بۆ ئەوەی کە مەسەلەیەکی گەورە هەیە بیر خەڵکی بەرنەوە کە مەسەلەی موئەسەساتت دام و دەستگایە بۆ چونکە دام و دەستگا کە هەبوو لە هەر وڵاتێکە دەوری ئەشخاص کەم ئەبێتەوە لە وڵاتە گەورەکانی ئەوروپا مەسەن تەماشاکە تۆ زەمانێک ئەشخاص دەوری هەبووە شخصیاتە مێژوویەکان لە ناپلیۆنەوە تا چەرچڵ تا مەسەن فلان لە فەڕەنسا و بریتانیا کە بەڵام کە موئەسەسات دروست بوو دەستگاکان دروست بوون دەوری ئەشخاص و شخصیات نەما بە ئاسانی پرۆسەی سیاسی ئەڕوان لە وڵاتانە لە وڵاتی ئێمە قەیران دروست ئەکرێ جا بە ئەنقەست یا بێ ئەنقەست یا بەکرد لەناو سیستەما بۆ خۆی سیستەم کە ئەگوترێ سیستەم هەڵبەت یعنی کۆمەڵەشتی پرۆفشناڵ و سیلسیلەی ئیداریاتی مەوزوعیانە تەحەکومەکاتیایە ئایا لەناو سیستەما بۆ خۆی قەیران دروستەکەی یاخود دوجار ئەوە تاگڕەویە یاخود هێزێکی سیاسیە ئایدۆلۆژیا و بیرێکە دێت قەیرانە خوڵقێنێ بێگومان ینی حزبی سیاسی دروستێکە بە ئەنقەست جاریوایە بێ ئەنقەست ڕەنگە قەنەعەت بێ بەڵام ئەمە بەگشتی خۆی دروستبوونی قەیرانەکە بەرهەمی ئەوەیە کە نیەتێکێ لە پشت هەموویەوە ئەویش مانەوەی ئەشخاصە مانەوەی گروپێک لە ئینسانەکانە لە دەسەڵاتی سیاسیە کە باسی قەیرانی سیاسی بکەین بێگومان باسی ئەوەکەین ئێمە یعنی ئەمە مەسلحەتی گروپێک تاقە نەفەرێک تاقە کەسێک لەوەدایە کە قەیرانەکان یا کێشەکان بە ئاقارێکا بەرێ کە مەسەلەکەی خۆی مەسەلی وجودی خۆی بیر بچێتەوە بۆ چونکە لە حاڵەتی قەیرانە ئەو پێویستە ئەو ضرورە ئەمانەوەی ئەو ضرورە ئەو ئەبێتە بڵێن کەسێکە هێمای بۆ ئەکرێەوە گوایە دەوروبەریشی پێبێ گوایە وڵاتە گەورەکانیشیان پێبێ بۆیە هەندێک کەس هەوڵەدا کە قەیرانەکان بەردەوام بن و دەستگا و موئەسەسات لە وڵاتەکە دروست نەبێ بۆی کە پێویستی بەو بێ ئەمەیە بەڕێی من ئەساسی قەیران لە وڵاتی ئێمە ئەم قەیرانە لەسەر ئاستی سیاسی دروستەکە یاخود لەسەر ئاستی کۆمەڵگاش یعنی واریدە دروست بکرێت بێگومان یعنی خۆی کۆمەڵگا و لەگەڵ سیاسی فەرقی نییە ئەگەر لە نخبەی سیاسیە بڵێ نخبە سیاسەکە قەیرانی دروست کرد معنای کۆمەڵگاش تووشی قەیرانە بێ هەردوو شتەکان مترابطن پێکەوە بەسراون وەختێک خۆی کێشەی وڵاتی ئێمە لە ئەساسە کێشەی نخبەکەیەتی نخبەکەیە کە بۆتە بەڵا بۆ کۆمەڵگا نخبەکەیە کە بۆتە نەخۆشی بۆ کۆمەڵگا نخبەکەیە کە بۆتە دەرد بۆ کۆمەڵگا خۆی کێشەیەکی وای نییە کۆمەڵگا بەڕاستی بەتابەتی کۆمەڵگایەمە کۆمەڵگایەکی پێشکەوتووە کۆمەڵگایکی عەقلانیە کۆمەڵگایەکی بە تەحەممولە کۆمەڵگایەکە کە باج و قوربانێکی زۆری داوە نخبە سیاسەکەیەتی کە تووشی قەیرانیەکە چۆن کاتی خۆی لە ئەڵمانیا بۆ نمونە لە 1930
سێ بە دواوە نازیەکان هاتن ئەڵمانی کۆمەلگایکی پێشکەوتۆ خۆ دەزانی کۆمەلگایکی مۆدێرنە پێشکەوتو پیاوی گەورە گەورەی هەڵکەوتووە لە شوعرا و فەلاسیفە ئەوانەی کە هەن بەڵام نخبەی سڵتەی نازی ئەڵمانی توش کێشەیە کرد کە 50 ملیۆن ئینسان لە ئەوروپا لە جیهان کوژە 50 ملیۆن ئینسان کوژرا این نخبەکە بووە مای قەیرانێکی گەورەی هەم ناو خۆی هەم جیهانی و بە هەمان شێوە نخبەی مەسەڵەن نخبەی یابانی کە لە سڵتا بوو هەم بە پاشا و هەم لەگەڵ نخبە سیاسیەکەی دەستیاندا حماقەتێک کە پەلاماری پێرل هەربریاندا ئەوەی شوێنەکەی کە جێشی ئەمریکی دەبوو کە لێیاندا ئەمریکەکانیان کوژ نزیکەی 2,000 کەس تر ئەمریکا لێدانەوە تریابان وێران بوو تەنیا هیرۆشیما و ناکازاکی لە چێو دروست بووە لەوە کە ئەمریکا لێدا بۆمبی ئەتۆمی ئەنی کەواتە نخبەیەکە قەیران دروستەکە نخبەیە کێشە دروستەکە هەروەکو لە زۆر شوێنیکە مەسەر لە گوندێکە زمانێک مەسە خەڵکی زاڵم هەبووە بە ئەنقەس ئەم بەراتە گیانی ئەو بەراتە گیانی ئەو بۆی کە کێشە لە گوندەکانی خۆی حکومڕان بێ وڵە خەڵک پێویستی پێێتی ئەنێ ئەمە شتێک نیە زۆر ینی ئەوە پێویستی بە لێکۆڵینەوەی ورد و ئینسان ئەفلاتوو بێت تاتیب بەڵام خۆ ئەکرێکە بابەکریانی بە شێوەیەکی دیسپلین کراوە ینی عقلێک لە پشتیەوە بێ عقلێکی کۆڵە مودەبەر ینی ئیدارەدانی قەیران بکات قەیرانیش بۆ خۆی ئیدارە بدرێت لە هەموو ڕوەکانەوە وەکو تۆ باسکرای جای قەیرانی عقلیە قەیرانی سیاسیە فکریە فەرهەنگیە ئابووریە ینی دروستکردنی دۆخێکی ئابووری بۆی خەڵکی هێندە بە دوای پارچەیەک نانا بڕوا کێشە گەورەکانی تری بیر بچێتەوە بە ئیدارە ئەکرێت بەڵە ڕاستە بەتەکیت خۆی لە دنیادا کۆمەڵێک نظریات هەیە سەبارەت بە قەیران نظریاتی جیاواز هەیە کە مەجال لێ بێگومان لێرە باسیکەین بەڵام بۆی کە تەنها باسیەکەی لە وڵاتێکە ئەکرێ کە دەستگاکانی بیرکردنەوە جیاواز بن لە دەستگاکانی حکومڕانی مەسەن لە ئەمریکا 2,000 دەستگای تینکتانکی بیرکردنەوە ئەمانە نەزەریە دەدەن بە سڵتا ئەڵێن ئەمە ڕێو شوێنی ئیشکردنەکەتە این حکوومەت خۆی کەمتر بیرەکاتەوە حکوومەت بەس بڕیار ئەدا لە وڵاتی ئێمە بیرکردنەوە حکوومەت خۆیەتی نیەت حکوومەت خۆیەتی قەیرا حکوومەت خۆیەتی نان لای حکوومەت خۆیەتی مشتە لای سڵتەی لای نخبە سیاسەکەیە لەبەرەوە تۆ ناتوانین تەسەوور کە یا چاوەڕێ بکەیت کە نخبە سیاسەکەی تۆ کە خۆی مایەی قەیرانە خۆی قەیرانەکەت بۆ حەلکە کێشەکە ئەوەیە ئەمانە لێرە جیاوازن لە وڵاتانی پێشکەوتووە جاکراوەتەوە بیرکردنەوە جیاوازە لە بڕیار زۆر جیاوازە کەواتە بەپەی بۆ چوونەکانی تۆژە کەواتە زەمینەی دروستبوونی قەیراوەتر و گەشەکردنی قەیران لەو کۆمەلگانەیە وەکو جەناب دەفەرمووی زیاتر کە مؤسسەتی ئایا غیابیە بێگومان لە وڵاتانە قەیران دروست بێت کە مؤسسات کەمە مؤسسات نییە وەکو باسم کرد یعنی ئێستا لە وڵاتانی پێشکەوتووە تۆ بە واضحی ئەبین دەستگای مەسەلەن حکوومەت جیاوازە لە دەستگای دادوەری جیاوازە لە دەستگای یاسادانان ئەمانە ڕاستە متەرابطن پێکەوە بڵێن بەڵام سەر بەخۆن و شخصیەتی خۆیان هەیە و پێکەوە کارەکەن بە هەماهەنگی کارەکەن بەڵام کەس بۆی نیە تەداخل لە ئیشی ئەوی ترا بکە و ڕێگاش پێ نادرێ بە پێی قانون ڕێگای پێ نادرێ هەروەها وەکو باسم لە بەشی بڵێن حکومڕانیە لە بەشی بڵێن ئەوی پێوت ئێکزەکەتیڤ ئەوەی بڵێن حکوومەت دەوڵەت کابینە ئەمە لە وڵاتانی پێشکەوتووە بەشێکەیە کە بیری بۆ ئەکاتەوە مەسەن لە ئەمریکا دەستگایەکەیە لە 1920 دروست بوو بە ناوی شورای پەیوەندی دەرەکیەکان یا شورای ڕابط خارجی لە 1920 دروست بوو ئەمە سەدان مامۆستای زانکۆ و مفەکر و ئەندێشمەندی کۆ کردێتەوە بیری پێ ئەکاتەوە چی بکە ئەمانە ئیتر توانیویانە لەوانە دوای مەکتەبێک دروست بوو بڵێن مەدرسەی پێ مەدرسەی شیکاگۆ ئەمانە مفەکری زۆر گەوران تیا بۆ کە دنیا چۆن بەرەو سەرمایه‌داری بەرن ئەمانە زۆر مەسەڵەن شتی زۆریان کردو لە دنیادا کە ئێستا مەجال لێ باسیکە بەڵام بۆ نمونە مەدرسەی شیکاگۆ یا خۆ مەکتەبی شیکاگۆ یەکێک لەو مەکتەبانی کە لە سنتەری تینکتانکەکانی ئەمریکاوە دروست بوو کە ئێستا حکومڕانی عالەمەکە حتا خودی ببوورە خودی انقلابەکەی شیلی شەڕی ئەمریکا و عێراق و شەڕی ئەمریکا و ئەفغانستان ئەمان هەموو نەتیجەی بەرهەمێنانی فکر لەلایەن ئەو ئەکرێ بڵێن ئەمەش دوجار بۆ خۆی قەیران ناو بدرێ قەیرانیا قەیران ئیش ئەکا لە ناویە بەزانانی ئەمە مەوزوعێکی زۆر قوڵ بەربڵاوە کە ئەکرێ بڵێن ئەمە سیاسەتی ئەمریکا لە عالەمە سیاسەتی ئەمریکا وڵاتێکی گەورەی سەرمایه‌داری ئیمپریالیستیە کە ئیشەکانی خۆیە کاوە ئەمە ئەکرێ مەبحەسێکی تر بیانی بەڵێ سوپاس ئەمە سەرکاروان جەناب پێشتر باسی ئەوەت کرد قەیرانی پۆزیتیڤ و نێگەتیڤە یعنی ئەمە چۆنە یعنی قەیران خۆی بۆ خۆی هەمیشە ڕەشبینیەک لە پشتیەوە خۆی حەشارداوە بۆ کرێ بڵێن پۆزیتیڤە قەیرانێکی ئیجابیە باشە ئەمە چۆن هەروەک پێشتر وتم لەو کاتەوە ئینسان دێتە ناو کۆمەلگاوەیتر من پێم وایە قەیران دروستە بێ و یەکێک لە هۆکارەکانی مانەوەی ئینسان تەنانەت و مانەوەی ئەو ململانەی کە ئینسان لەگەڵ ئینسانی ترێکا بوونی قەیرانە یعنی ئێمە گەر کۆمەڵێک نمونە بێنینەوە لە قەیران تەنها لە وڵاتی دواکەوتو نییە قەیران لە وڵاتی پێشکەوتوشێ لەوەتەی ئینسان لەگەڵ ئینسان ئاژی قەیرانی شەر ئەبێ هەبێت یعنی لە وڵاتانی کە تەواو سیستەماتیکن
وڵاتێکی وەک بریتانیا بە نمونە بێنیتەوە کە نزیکەی 600 ساڵەوە ژیانی پەرلەمانتاری تیا هەیە چەندە سەرەتا بۆ چەند سەدەیەک بەڵام مێژوویەکی زۆر قوڵیان هەیە لە ژیانی پەرلەمانتاری و ئێستاش چالاکترین دەستگا لەناو مؤسسەی سیاسی لە وڵاتێکی وەکو بریتانیا پەرلەمان ئیشی چییە؟ یعنی تۆ گەر وڵاتی قەیرانی تیانە بێ پێم وانە پەرلەمانی پێویست بێ ئیشی چارەسەرکردنی قەیرانەکانە ینی بۆی ئەڵێن قەیران هەیە ئیجابیە و قەیران هەیە سلبیە قەیرانە ئیجابیەکە ئەوە حاڵەتێکی سروشتی ناو هەموو کۆمەلگایەکە و لە هەموو کۆمەلگایەکە هەیە ئەمریکا کە گەورەترین دەوڵەتی دنیاەکە ئێستا و لە زۆربەی ڕووی زانستی و تەنانەت ئابووری و سیاسیش پێشکەوتوترین وڵاتی دنیاە بەڵام یەکێکە لە وڵاتانەی کە زۆرترین قەیرانی بەدەستەوەی یعنی بینی ئەو قەیرانانەی کە لە دنیای ڕۆدەن جگە لە قەیرانە ناوخۆیەکانی خۆیان ئەو قەیرانانی تریش کە لە دنیای ڕۆدەن ئەمریکا بە جۆرێک لە جۆرەکان ڕۆڵی هەیە لە ئیدارەدانی قەیرانەکە جا لێرە بزەبت قەزیەکە ئەوەیە تۆ چۆن ئیدارەی ئەو قەیراناکەی بۆ نمونە ئێمە لە کوردستان نەوتمان هێوانە و عێراق وڵاتێکی دەوڵەمەندە بە نەوت بەڵام ئیدارەدانی مەلەفی نەوت لە لای دەسەڵاتی کوردی قەیرانێکی کارەساتاوی بۆ ئێمە دروست کرد یعنی وا ئێمە نزیکەی 3 ساڵە خەریکە ئیدارەدانی ئەو مەلەفە کە بوونی نەوتە خەریک بوو مانگەێنێ بە کارەسات بەڵام ئەگەر ئەم نەوت وەک بەخششێک کە لە سەر ئەم زەوی ئێمە هەیە ئەگەر هێزێکی بتوانە و هێزێکی نیشتیمان پەروەر بکەوێتە دەستیانەوە ئەوانە توانن ئەو قەیرانە بە جۆرێکی دارەبن کە بێتە خۆشیەک بۆ وڵاتەکە نەک بە نیقمەتێ بشکێتەوە بەسەر وڵاتەکە ینی گرفتەکە لەوە نییە ئێمە قەیرانمان هەیە یان نیمانە گرفتەکە لەوێت تۆ چۆن ئیدارەدانی ئەو قەیراناکەی ئێمە لە کوردستانە هەمیشە و تا ڕادەیەکی زۆر ئەگەر قسەکەمان زۆر گشتی نەبێت تا ڕادێک لە ڕۆژهەڵات ئیدارەدانی قەیران یاخود ئیدارەدانێکی کاتیە بۆ ماوەیەکی دیاریکرا و چارەسەرێکی زۆر کاتی ئەکرێ بۆ نمونە با بڵین چۆنێتی پێشخستنی کۆمەلگا لە عێراق یاخود لە هەرێمی کوردستان پشت بە چی ئەبەستێ تۆ چۆن نتوانی کۆمەلگاکەت پێشخەی تەمان پشت بە ئابێ بە ئابوووریەکی بەهێز بەستێ بنەمای ئەم ئابووریە بەهێزە چی پێکی هێناوە وانە تەماشای کە نەوت پشکی شێری هەیە لە بنەمای ئەم ئابووریە بەهێزا کە تۆ بۆ کۆمەلگاکە بێ ئیداری بکەی و کۆمەلگاکەی بۆ بەرەو پێشبەری ئێستا نەوت بۆتە قەیرانێکی گەورە ئێمە لە ئێستاە لەوانەیە نەزانین کە لە داهاتوە عێراق تووشی چ کارەساتێکی گەورە بێ لە بەرەوەی ناتوانرێ ئیدارەی گرفتێکی وەک نەوت بکرێت ئێمە کە نەوتمان دۆزیوەتەوە لە عێراق و لە کوردستانە کەواتە بوو بە قەیران ئەم قەیرانت تۆ چۆن چارەسەری ئەەکەی بەلانە ئیجابیەکەی ئەوەیە کە بتوانی بە جۆرێک چارەسەری بکەی دواتر ئەم نەوتە ئەگەر نەما تۆبتوانی وڵاتەکە بەڕێوە بەری ئێستا بیبینە لە کوردستان جەنابە باسەکە یعنی ئێمە ئەکرێت دوای هەموو ڕووداوەوە دوای هەموو تازەگەریەوە تۆ دۆزینەوەی نەوتت یاعی بە نمونەیە ناو کە ئەدۆزرێتەوە لە ئەنجامی قەیرانەکە یعنی ئەکرێ ئەوەی لەناو ئەزمونونەکانی ئەندازەیەک مێژووە نمونەمان هەبێت ئەکرێ یعنی هەموو ڕووداوەکان بەشێکی یعنی لە دایک بووی قەیران و دۆخێکی تایبەتی وێدا بکەین بەڵێ بە دڵنیایەوە ململانەیەکی سەرەتای هەیە و کۆتایی نییە و ململانەیە و ئەو ململانەی ئیدارەدانەکەی گرنگە و بەشێکی گەورەی دنیا کە ئەو مێژووی کە داگیر کراوە لە دنیاە بەشێکی گەورەی بۆ ململانەکان و بۆ قەیرانەکانە بەڵام تۆ چۆن ئیدارەی ئەو قەیرانەکەی گرنگەکەی لەوێایە ئەکرێ بڵێن ینی بە دیوێکی ترا یعنی ئەوانە چێن یعنی هەمیشە ئەبێ بڵین بەرژەوەندی لە پشتی قەیرانەوە خۆی حەشاراوە ئێستا ئەبێ بینە سەرەوەی کە ئایا دروستکردنی قەیران هەیە یاخود قەیران بۆ خۆی سروشتی دروستە بێ حکوومەتی دەسەڵاتداری ستەمکار کە بیەوێ ئیدارەی مەلەفێ بکە قەیران ئەسپێرێ بە قەیرانێکی تر یعنی یەکێک لە استراتیژی کارکردنی دەسەڵاتی ستەمکارەوەیەکە لە ڕووی سیاسیەوە با بڵین کە کاریگەری لەسەر کۆمەڵایەتی و ئابووریش هەیە قەیرانێکی هەیە لە کۆمەلگاکەیە بەکری بەڕێز پێشتر باسی کرد ئاماژێ کرد کە قەیرانێک هەبوو لە کوردستان ئەم قەیرانەمان هەیە ئێمە ئەم قەیرانە لە بری ئەوەی چارەسەر بکرێ ئیدارەی بکرێ ئەم قەیرانە سپێرێ بە قەیرانێکی تر و ئەو قەیرانە چارەسەر ناکرێت سپێرێ بە قەیرانێکی تر ئەمە بەرەو کارەساتمانە بە بەڵام یەک تێبینی بچووک بدەم قەیران و کارەسات ئێمە پێویستە تۆزێک لە یەکتریان جیا بکەینەوە چونکە قەیران ئەگەر بەڕێکوپێکی ئیدارە نەکرێ و بەرەو چارەسەر نەبرێت ئەبێتە کارەساتە خۆڵێنێ بۆ نمونە کاتێک تۆ بڕیارێکی استراتیژی زۆر هەڵا دەی بۆ میلەتێک ئەمە تۆ
میلەتەکە بۆ خۆی لە قەیرانایە تۆ بڕیارێکە دەی بۆ چارەسەرکردنی ئەو قەیرانە ئەگەر بڕیارەکەت لە شوێنی خۆی نەبێ و دراساتێکی ڕێکوپێک نەکرابێ وەک پێشتر باسکرات ینی لە بەرەنجامی کۆمەڵی دراساتی ئەکادمی ورد با بڵێن دراساتی واقعی وردەوە نەهاتبێ و بڕیارە ئەو بڕیارە کارەسات بۆ کۆمەلگاکە دروستەکە. بەڵێ کاک بابەکر ئەوەی لە کوردستانە گوزەراوە بە تایبەتی لە ماوەی 26 ساڵی ڕابردووە کە کاتێک باسی ئەم تاریخە ئەکرێن نزیکەی بڵێن زیاد لە چارەکە سەدەیەکە ئایا ئەکری ئەمانە وێزگەکانی ئێمە بتوانین بە پێوەرە ستانداردەکە یا بەو تعریفانەی ئێوە بۆ نمونونەکانی هەم لە ڕووی نێودەوڵەتی و هەم لە ڕووی ئەزمموی ناو مێژووە باستان کرد بڵێن ئێمە بە قۆناغی قەیراناویە تێپەڕینوە چێش بەرپرسە لەو قەیرانە. بێگومان لەگە باسی بەرپرسکەم بەرپرسەکە نخبەی دەسەڵاتی کوردیە بۆ خۆی بوونی هەبووە بەڵێ بێگومانێ ئەنی قەیران بەردەوام بۆکو ئوستاز باسی کردێنی قەیرانەکە بەردەوام بوو بەڵام منە مێ دووش جیاب بکەین و لێکتری یەکیان قەیران دووەم نیەت جاری وا هەیە ینی نیەتەکە قەیران نییە بەڵام نەزانیە من چەند نمونێکی مێژووی بۆ جەناب بدێنمەوە بۆی کە بینەرانیش بخەینە سوورەکەەوە ینی مەسەلەن کاتی خۆی سەدام حوسێن هاوڕەکانی خۆی کوشت وەکو عەبدولخالق سامەڕایی و فلان ئەوانە کە وەکو هەندێک خەڵک بازەکە خەڵکی زۆر باش بوونەوەوانە ئەم بەنیەتی خۆی بەنیەتی باشی کرد مۆزوع بەڵام عەرە بەڵێ الأمور بنتائجها ین ئیشەکان بە نەتیجەکانی حساب بکرێ نەتیجەی ئیشەکە چیە نەتیجەی ئیشەکەوێ کە تۆ بوویتە ئینسانێکی فاشیست و هاوڕەکانی خۆتت کوشتووە لە رووسیا ستالین هەستا نزیکەی 500-600 کەوادری ئەسڵی شۆڕشەکەی کە هاوڕێی خۆ بوون کوشتنی ئەعدامی کردن لەوانەی تر ترۆتسکی زینۆفیفە کامینە فهم شخصەتەکانی شۆڕژیانی و نزیکەی ملیۆنە خەڵکی تیا برد گوایە ئەمە شۆڕشی کۆڵخۆز و سۆفخۆز دروستەکە وڵاتەکە بەرەو پێشەوە بە بە نیەتی خۆی ئەمەشتی باش ئەکا بەڵام نیەت هیچ نرخێکی نییە لە مەدای مێژوویە نیەتەکان قیاس نییە وەکو دیانەت نییە لە دیانەتاڵێ ئەلومور گرنگ بەڵێ فعلەکەت چییە فعلەکەت چییە ئەمە گرنگە یعنی ڕەنگە لە کوردستانیشە خەڵچێک بە نیەتێکی باش شتێکی کردبێ بەڵام نیەت نرخی نییە چونکە تۆ نەتیجەی عەمەلەکەت بەرهەمی عەمەلەکەت چی ئەمە قیاسە بەرهەمی کردەوەی نخبەی سیاسی وڵاتی ئێمە لە 1991 بەدواوە قەیران بەدوای قەیران بوو نە قەیران جاریوە بۆ لە قەیران گەورەتە قەیران کێشەیەکە کە احتیمالی چارەسەکردنیە ناگاتە مەسەرەن شەڕ ئێمە شەڕ بوو لە 94 بيان 6 ساڵ شەڕ بوو شەڕێتر ینی ڕاستە بە معناخر قەیرانە بەڵامێتر کە کەوتە ئینسان کوشتنی تر بۆتە کارەسات لە قەیران تێپەڕیەوە بۆتە کاریسا بۆتە کارەسات بۆتە قەتڵ باشە ئەم فترەی ئەخیرش کە بینیمان ئەم کارەساتە ئێمە نیوەی زیاتری خاچی کوردستان چۆ بردەستی حکوومەتی مرکزی ئەمەتە لە قەیران تێپەڕی بوو بە کارەسات چییە کارەسات دەبێت کە تعویز نادرێتەوە بە ئاسانی مەسەر خوێنی ئەوانەی کە لە شەڕی ناخۆیان ڕژا تعویز نادرێت بەچی تعویزیتەوە ناڕۆ ڕۆشت یعنی ڕفت ڕاستی ئەمەیەکە ئێستا لە کوردستان ڕووی داوامە لە قەیران تێپەڕیوە نیەتەکە هەرچی بێ جابنوکو باسم کرد بێنی لەبێنی نیەت و قەیران ڕەنگە مۆزۆکە قەیران سازی نەبێ ڕەنگە ئەوەش بێ ینی بەڕاستی من پێم وایە ئەوەشی تایە نسبەت ئەم جارەوە کە سەرۆکاتی هەرێم هەرچی خەڵکی عەقڵی ئەم وڵاتە بوو جا لە حیزبە سیاسەکانی کۆمەڵی ئیسلامی و گۆڕانەوە کە حزبێکی دوو حزبی سیاسی ئەسڵی ئەم وڵاتەن کە هەزاران وتار و مەقالە و ڕیپۆرتاژیان کرد کە بابە ئەم سیستەمە ئەم خۆڵبژاردنەوە یاخود ئەم ڕفاندۆمە نابێ بکرێ هەر کرا سەدان کەسی تری دەرەوە حیزبانە قسەی کرد و هاواری کرد بابە ئەمە مەکەن بەڵام تەماشاکەی نیەتێک یاخود بڕیارێکە بوو لە پشتەوە کابێ هەر بکرێ ئەمە دەریەخات کە ئەمانە ئیتر ئەمە بەنیەتی قەیرانە بۆی کە قەیران دروستکەن بۆی کە پێویستیان بۆ باسی مانەوەت کرا ها چۆن بڵێ دروستکردنی ئەزمە من ئەجل البەقا لە پێناوی مانەوە یعنی بە بڕوای تۆ ئەمەی کوردستانیش ئەچێتە ئەوەی بۆی مانەوە درێژ بکاتەوە ئەو نخبەیە کە دەستیان گرتۆ بەسەر دەسەڵاتی سیاسیە لە هەرێمی کوردستانە لە ڕێگەی قەیرانەوەکو مامۆستاوتی قەیران بسپێرن بە قەیران بە دوایەکە بۆ لە پێناوی مانەوەدا کاگەران بڕوا بکە نەک هەر من ئەوە وتووە سەدان کەسێکم قسەی کردووە وتویانە ئەم قەیرانە بۆ مانەوەی هەندێک خەڵکە این بۆی ئەم واقعیشە بەڵە واقعی دەرکە ینی ئەگەسەری بکەتەوە ئەو بوو ینی ئەمە ریسکێک بوو مجازەفەیەک بوو کە دوو ڕووی هەبوو ڕوویەکان کەشکستەکەمان بینی ڕۆکەتری کە سەرکەوتنیش وایە بۆ مای کارەساتێک ئەویش مانەوەی هەندێک خەڵک سوڵتاکە ئەگوتی تم کوردستانم بۆ کردن بۆ کە دیارەوە ممکن نەبوو ینی مەحاڵ بوو بەڵام بڵێن بە فەرزی مەحاڵ کە ببووە ینی گوتی ئێمە کوردستانمان بۆ کردن بەوە دەوڵەت و فلان و فلان ئێمە مێنینەوە ئێمە کوڕەکەمانەوە بەرحاڵ ئەمە لە مەجای نەزەریا دەرکەوت کە ئەمە عەمەلیشە کە ئەمە شتێکی خراپ بوو ئەمە قەیران سازی بوو بەڵام قەیرانەکە بە دیوێکیا کەوتەوە کە دەرکەوت نەخێندنەوەیەکی زۆر لە وڵاتە هەیە بۆ واقع کێشەکە چییە؟
مثلا هەندێک خەڵک مقارنەکە لە بینی ئەم حەدەسەی کوردستان ئەم ڕووداوە لە بینی کۆماری کوردستان لە مەهاباد دەڵێن بابە کورد بەدبەختە لە مەهابادش لە کۆماری کوردستان کورد محاولەی کەسەکەوتوو بێ و دەوڵەتکە نانێشت و قازم محەممەد ئەعدام کرا مقارنەیەکی زۆر نامەوزوعیە لەوێ کەس نەبوو ڕەخنەگر بێت لە قازی بڵێ کاکە فلانشت بکە فلانشت بکە ئەم تۆقیتە خراپە بۆ فلانشت کەس پێی نەوتووە حرەکەتێکی انتقادی حرەکەتێکی کریتیک ڕەخنەگرتن نەبوو لە قازم محەممەد لێرە حیزبی گەورە هەزاران کەستن بابە ئەمە مەکە بڵێ هاوار کرا هەزاران کەس بابە ئەمە کاتی نییە جگەلەوە جگە لە ناو خۆ حیزبی گەورە ناحەزەکانمان وتیان عبادی وتی کاکە میکن بە قازانشتان نییە ئەردۆغان وتی کاکە میکن بە قازانشتان نییە ئێران وتی باب میکن بە قازانجی کوردی عێراق نییە ئەمریکا وتی کاکە میکن ئەمریکا بەڕاستمی نامان نووسەکە میکن یعنی ئەمە هەمووی دەرکەوت کە ئەمە ببوورە یعنی زۆر جار بوون ئێستا ئێمە هەمووشمان بەڕێزیشتانەوە بڕۆمای هەموو یەک قەنەعەتمانەیە کە لە کاتێکدا تۆ وەرەقەیەک نووسرا بێت بەڵەیەکەی بۆ سەر بەخۆی کوردستان یاخود نەخێر ئەمە مەشروعێکی نیشتیمانی بوو بە بڕوای تو ئەکرێ لە ژێر مەشروعی نیشتیمانی و لە ژێر مەشروعێکی پیرۆزایە چۆنەڵی مقدسێکی نەتەوەی گەورە یعنی بۆ خۆی قەیران نەپشتیەوە خۆی حەشارا بێت بێگومان ینی ئەکرێ بەوە بگونجازەفە بگرێت ناکرێت ئەزانین چی خۆی غەڵەتەکەەوە بوو ئەزانین لە کتێبی تەوراتە شتێک هەیە باز لەوە کاڵێ هەموو شتێک کاتی خۆی هەیە مردن کاتی خۆی هەیە پێکەنین کاتی خۆی هەیە شیوەن کاتی خۆی هەیە هەموو شتێک کاتی خۆی هەیە ئەن تەوقیت مۆزۆیەکی مهمە لە دینیشا لە ئاینیشا تەوقیت مۆزۆیەکی مهمە ئین تۆ پیرۆستترین شت هەتا تۆ مەسەن تۆ قەرزەکە لای کەسێکە ئەبێ بزانین تۆقیتەکە کەی داوایەکەیتەوە کێکی محکەمە تا کاتێک کە بکرێ بە دۆستان لی بسەنی تۆ قەرزەکەی لێسێن و کە نەکرا مەسەرەن سەختەکە زۆرتەکەی بۆی دۆستەکان و نەکرا چیتە محکەمە لە محکەمە محاولاکەی لە پێشە بە سڵح لەگەڵیا وەریگریتەوە کە بە سڵح نەکران جاچی مەسەن داوای تەعویزەکەی ئەری ئەمە پرۆسەسە ئەم پرۆسەسە ناتوانێت تۆ بازی بەسەرابەی کەسێک بوێ بازە بەسەر واقعەکانە ئەمە نیشانەوەی نەفامیە من هەرەوە ناڵم کە نخبەی سیاسی کوردی بە شخصی هەری سەری سەرەوەی تاگاتن ئەوانەی کە لە دەوروبەرەکەن کە ئەوانەی کە ئێمە ناومان نابوون بە هاو ئاوازەکانیان ئەوانە هەمویان بەڕاستی دەریان خستکە کە بەداخەوە وڵاتەکان بەرەوێرانە برتن بەڵێ ئەمە وەسەکاروان ئەکری ئێمە بڵێن عنی هەموو ئەو قەیرانانی هەرێمی کوردستانەوەش کاک بابەکرد مەجموعەیەکی زۆری ئاماژە پێبووە نەتیجەکەشی باس کرد کە لە ئێستاوە دەراویشتەکەتی لە ناوی ئەزمونیەکەین ئەکری هەموو ئەم قەیرانە ناوێ قەیرانێکی چۆنەڵی ئیدارە درا و هێزێک لە پشتی ئەمەوە بێ لە پێناوی بچۆنەڵی مانەوەدا کۆمەڵی تری مێژووکەیەوە باسی بەدڵنیایە کۆمەڵێک ڕەهەندی هەیە کە تۆ تەماشاکەی هەندێک لە ئیدارەدانی قەیرانە زۆر جار ئەو کەسەی کە دەسەڵاتی بەدەستە لە ڕووی سیاسیەوە ئەگەر ئیدارەدانی قەیرانەکەی بەلایانی شخصی برد ئەو کەمێکە لە کوردستان بوو یان بۆ مەکسەبی شخصی یان بۆ مانەوەی شخصی تۆ ئەوەت لێ خوێندەوە ئەمە دیارە بەمەبەستە بەڵام هەندێک جار گروپێک پێکەوە بۆ نمونە نوێنەرانی ئەو وڵاتە پێکەوە قەیرانێکی گەورە دێ بە سەریانە کۆ هەموو ئەو ئەگەرانی کە لە بەردەست هەیە هەموو یەخەنە بەرچاو لە دەرەنجامی ئەوگەرانە بە زۆرینە یاخود لە شوێنی دەستگایەکی نوێنەرایەتیکردنی شەرعیە بڕیارێک کەترێ دواتر کە ئەم بڕیارە ئەگەر هەڵە بێت یان شتێک بێ ئەوە ئەکرێتە ئەبێ بڵێ ئەوە قەیرانێکە کە لە دەستی تۆ نییە یان لە دەستت دەرچۆ بەڵام لە حاڵەتێکی وەک ئەمەی کوردستانە کە نخبەیەکی کەم کۆمەڵێک دەسەڵاتداری زۆر بچووک لە ڕووی ژمارەوە کە دێن تەنها بە مەبەستی سەپاندنی ڕێی شەخسی دێن بڕیارێکی استراتیژی گەورەدەن بە مەبەستی چارەسەرکردنی دۆخێک ئێمە قەیرانێکی گەورەمانە هەیە لە مێژووە هەتاوەکو ئێسش پێوەیە ناڵێنین ئەویش بریتێ لە دروستبوونی دەوڵەتێک بۆ کوردستان لەوە ئێستا بچووک بۆتەوە بۆ دروستبوونی دەوڵەتێک بۆ باشووری کوردستان ئەمە خەونی هەموو هاوڵاتێکی کوردستانە یعنی بەشێکی زۆری ئەو نەتەوانەی تریش کە کوردنین و لێرە ئەژین لە کوردستان تا ڕادەیەکی زۆر لەگەڵ ئەم خەونەیە هاوفیکرن بەڵام واتە ئێمە لەگەڵ ئەم قەیرانە ژیاوین و هەمومان ئاشنای بەم قەیرانە بەس تۆ چۆن دی ئیدارەی ئەم قەیرانەکەی یعنی تەنها بۆ ئەوەی پێت بڵێن کەسێکی نیشتیمانیت ناکرێتەوە چارەنووسی میلەتێک بخەیتە بڕیاری یەک کەسەوە بە تایبەتی بۆ نمونە تۆ قەیرانەکە چۆن ئەخوێنیتەوە هەرچەند چارەسەرکردنی قەیران ئێمە لەوانێ ناتبینە سەری بەڵام تۆ چۆن قەیرانەکە خوێنیتەوە بێ بزانی لەکوێ ئەژیت موقعی جوگرافیایی تۆ کوێ بابەکر ئاماژەی بەوە کروتی لە نێوانی نخبەی سیاسی و لە ئاستی هاوڵاتیە ئەمانە پەیوەندیشی بڵێن هارمۆنیکی پەیوەندێکی بەهێزی عیتاوکەری یەکترین ئایا ئەمەی لە کوردستانە بڵێن نخبەی سیاسی کە دروستی کرد بۆ خۆی خەڵک باجی ئەم قەیرانانەی نەدا بە تایبەتی لە ماوەی دوای ڕاپەڕینەوە نزیکەی چارەکە سەدەیەک بەر لە ئێستا
کە لەو کاتەوە بۆی بیخێرە ناو واقعەکەەوە ئەو قسەی جەنابتان بۆ نمونە نەمانی پەرلەمان وەکو دەستگایەکی شەرعی لە کوردستانە ئەمە بۆ خۆی بوارێکی زۆر باشی ڕەخسان بۆەوەی نخبەیەکی سیاسی بڕیارێکی سەقەتی لەو جۆرە بن بۆ ئیدارەکردنی و قەیرانەی کە پێوترێ دروستکردنی دەوڵەتێک بۆ کوردستان ینی بیزڵبت ئەو نخبە سیاسیە بچووکە چونکە ئێمە خۆمان نەزانی لە دانیشتنی نخبەی سیاسی یاخو لە دانیشتنی ئەحزابی سیاسیە کاتێککە دانیشتی ئەو پێوەرانەی کە قەیرانەکەی پێچارە سەرەکرێچین هیچ پێوەرێک نییە دەنگی زاڵ و دەنگی نازاڵە وەختی خۆی ئەگەر نمونە بێنینەوە لە وڵاتی یۆنان کاتێکە دەنگیان داوە دەنگدان دەنگ بە دەنگ هەڵبڕین بووە بە ژمارە نەبووە یعنی من پێم وایە لە دانیشتنی ئەحزابی سیاسیە جۆرێک لەو دەنگ هەڵبڕینەی تایە یعنی کامە دەنگی زۆر بوێرە کامە دەنگی بۆکو بڵین هێزی هەیە با بڵین سوڵتەی هەیە لەوێ ڕێی ئەو ئەخوات و ئێمە بێ بزانین بۆچی کشانەوەی گۆڕان و کۆمەڵی ئیسلامی لەوە لەسەر چ بنەمایەکە لەسەر ئەو بنەمایە کە تۆ لەوێ ناتوانی ئەو ڕێی کە هەیە بە کۆمەڵێک پرەنسیپا بڕوا کۆمەڵێک بنەمای هەیە اینجا ڕێیەکە بچەسپێت هیچ بنەمایەکی نییە لە کۆبوونەوەی حیزبیا یعنی ئیدارەدانی قەیران و مەلەفی کوردستان ئەو قەیرانەی کێمەهمانە سپارتنی بە کۆنخبەیەکی سیاسی هەڵەیەکی زۆر استراتیژیە چونکە لەوێ ئەو بنەمایەکی ئیشی لەسەرەکرێ هیچ یاسایەکی نییە بۆ ئەوەی کە تۆ ڕێیەک چۆن دەنگەدرێت بۆ نمونە ئێستا ئێمە پرسیارێک بکەین لەو نخبە سیاسی کە کردویانە کە بڕیاری ڕفراندۆمیاندا بە وازەحی بڵێن بڕیاری ڕفراندۆم لەسەر چ بنەمایەک دراوە لە ناو کۆبوونەوە سیاسیەکەیە لەسەر بنەمای دەنگدان بۆ نەخێر لەسەر بنەمای دەنگدان نەبووە لایەنێک پێشنیاری کردوانی تریش پشتگیریان کردو بەڵام ئەمە ئەگەر ببرێتە ناو پەرلەمان کە موسسەیەکی یاساییە ئەمە لێرە بۆ خۆی بنەما هەیە بۆی تۆ چۆن بڕیارێکە دەی چونکە ناوەندێکی زۆر شەرعیە بۆ ئیدارەدانی هەموو قەزەیەک بۆ نمونە لە ئیدارەدانی مەلەفی ئێمە تا ئێستا دەستورمان نییە لە هەرێمی کوردستانوانە لە ئیدارەدانی مەلەفی دەستورە خۆ لە ناو پەرلەمانە ئەو بابەتەیەک لای نەکرایەوە بەڵام چیان کرد لە پەرلەمان وەکو خۆمان ئاگاداربووین یاسایەکیان بۆ دەرکرد کۆمەڵە بنەمایان دانابووی بۆ ئەوی لەسەر بەرمەبنای ئەو کۆمەڵە بنەمایە بتوانن دەستورەکە داڕێژن شەردنیە لە ناو پەرلەمانیش دەستورەکە دابڕێژرێ کەواتە لە پەرلەمان ئێمە بۆچی ئەڵێن با قەیرانەکان بچنە ناو پەرلەمانەوە چارەسەر بکرێت چونکە تۆ کۆمەڵێک بنەما هەیە بەرچاوڕوونی هی ئەزانی چۆن بڕیارە درێت چۆن بڕیار دروست ئەکرێت بەڵام لە دەرەوەی ئەوە گرفتەکە لەوانەیە لە خودی بڕیارەکەش نەبێ بەس لە میکانیزمەکانی دروستکردنی بڕیارەکەی نمونەی دوو هێزی سیاسیەنە بۆنمە باسی قەیران یعنی بە بڕوای تۆ وشیاری بەرامبەر بەم قەیرانە لە هەرێمی کوردستانە لە ئاستی کۆمەڵگاشە و دواتر لە ئاستی نخبەی سیاسیشدا یعنی گەشتۆتە حاڵەتی دزوج و پێگەیشتن یعنی وشیاری هەیە بەرامبەر بۆی کە قەیران دروستکراوە لە هەرێمی کوردستان دەرک هەبێ بەرامبەر بەم قەیرانە و ئیستکردنی هەبێ و پاشەکش هەبێ و ڕاگررتنیەکە بێ لە بەرامبەر قەیرانی بەدڵنیایەوە ئەو ناڕزاییە زۆرەی کە ئیبینین ئێستا لە کوردستان لەسەر کۆمەڵێک ئاست تەنانەت لە ئاستی سیاسیە کە چەند لایەنێک یاخودیان دوو لایەنی سەرەکی لە کوردستانە لەگەڵ ئەو بڕیارێنین ئەمە نیشانەی گەشەکردنی هۆشیاری سیاسیە بە مەبەستی چارەسەرکردنی جۆرێکی تر لە چارەسەرکردنی قەیرانەکان و ئەگەر تەماشای هەرچەندێمە لە کوردستانە سنتری ڕاپرسی گەورەمان نییە بۆی داتایەکی دقیقمان بۆ وەڵامی و پرسیاری جەنابەت پێ بدەن بەڵام ئەگەر هەروە تەماشایەکی تۆڕە کۆمەڵایەتەکان بکەین یان تەماشایەکی کەناڵەکانی ڕاگەیاندن بکەین کە بەداخەوە چەند ئەوەش میدیایە ئێمە ناتوانین حەقیقەت لە میدیاوە ببینین بەڕاستی بەڵام ئەتوانین وێنەیەکی ئەومان بۆ دەربکەوێت کە بالفعل لە کوردستانە هۆشیاریەکێ دەربارەی چۆنەتی چارەسەرکردنی قەیرانەکان لە لای خەڵک جا گرفتە گەورەکەی هەر کۆمەڵگایەک لەوایە ئەگەر نخبەی سیاسیەکەی لە ڕووی هۆشیاری سیاسیەوە ئاستی هۆشیاری سیاسی لاوااستر بوو لە کۆمەڵگاکە بەڵێ کاک بابەکر دەرچە هەیە یا مەخرج هەیە بۆ دەرچوون لە قەیران و میکانیزمەیە بۆ تێپەڕاندنی قۆناغی قەیران و پێشوازیکردنی لە قۆناغێکی نوێتر کە بەجێهێشتنی و قۆناغی پێشووتر بێت بێگومان هەیە بە بڕای من بەڵام یەک ڕێگاچار تایبەتی ئەڵبەت مەبەسم هەرێمی کوردستانەوە بڵێ یەک ڕێگاچار هەیە کاکارم بە بڕای من ئەویش ئەوەیە کە هەر نخبەی سیاسیەکەی کە لە وڵاتەکە هەیە گوێ بگرێەوە کە گوێ نەگرێ حرەکەتی معارەزە هێزی خۆی کۆ کاتەوە و بەرامبەری بوەستێ و زەختی لێ بکە این ڕێگایەکی تر نابێنم جگەل لە جەدەلی سیاسی لە ڕێگای جادەوە بێ لە ڕێگای پەرلەمانەوە بێ لە ڕێگای میدیاکانەوە بێ لە ڕێگای دیبلۆماسیەوە بێ من ڕێگای تر نابێنم ینی ئەم مۆزوعە مۆزوعێکی ناوخۆییە
و چاوەڕێکردنەوەی کە معجزەیەک بێت لە دەرەوە لە ئاسمان و بەڕاستی شتیوانیە دەرچە تەنها ئەوەیە ئەمە چۆن لە لەشی ئینسانەکە نەخۆشیێک ڕووی تێەکە ئەبێت لە ناو لەشی ئینسانەکە خڕۆکە سپیەکانە ئەوەی کە پێوترێ ینی ئەنتی بەڵێ ئەوەی کە هینەکە لەناو بەرێ لەناو ئەم بۆدی لەناو لەشی کۆمەلگای کوردیان لەناو نخبە سیاسەکەیە بەشێکی ستەمکارە زۆردارە خۆپەرستە ڕۆحێکی زۆر هیری هەیە ئاژەڵیانەی هەیە بەڕاستی ئەوە شتوام لە قسە بکەمانی ئەمە چی عیلاجێکە ئەبێت نخبەیەکی تر لە بەشە سیاسەکەی تری وەکو باسمان کرد ئاماژە من پێداجا کۆمەڵە گۆڕانە کەسانی ئازادە مامۆستانی زانکۆیە کۆمەلگای مەدەنیە جا مامۆستایانە ئەندازیارانە دکتۆرانە ئەمی کۆمەلگای مەدەنی کە منەظەماتی خۆی هەیە ئەمانە ببوور ئەمانە بەرامبەری بۆستێ کە پاشەکشەی پێ بکات کە ئەم شتی کردت ڕاست نییە غەڵەتە بابەکر زۆر جار یعنی قەیران لە هەرێمی کوردستان لە ڕێی فۆبیاوە یا ڕێگەی ترسەوە دروستەکرێ بۆ کۆمەلگای خودت هێز ئایا ئەمەی کە تووەڵی ڕێکاری مەدەنی و جادە و ئەمانە بۆ خۆی ئەبنە پاساوی کۆتایی هێنان بە قۆناغی قەیرانێ کە لە ڕێگەی چاوترسانەوە دروست بکرێت ئەوەی کە بەتایبەتی لە ڕابردووە بۆ هەستەکەم ێستا قۆناغەکە گۆڕاوترە آخر من نازم چاوترساندن یعنی چی ئەگەر سڵتە بیکات دەسەڵاتدار بیکە ئەوە شتێک بێگومان کۆمەلگا بەڵێ ئەزانین چۆنە خۆی ئێمە دوو هێز هەیە لە کۆمەلگادا هێزی ڕەخنە و هێزی ئەنتی ڕەخنە دژی ڕەخنە بەداخەوە لە کۆمەلگا لەناو کوردستانە پێش ئەوەی کە ڕەخنە خۆی ساسکە دژی ڕەخنە حاضر بوو یعنی ئەم دەسەڵاتە سیاسی کە غەڵەتێکی گەورەی کرد ئێمە بەرەو کارەسات کرد برد پێش ئەوەی ڕەخنەکان تەواو فۆرمەلە بێ دژی بوەستی ئەوان خۆیان دەستیان کردو بە حەملە دژی کۆمەلگا ئێستا ئەڵێن بابە ئێمە خێنەت مەلێکراوە لە فڵان شوێنە ئەڵێن بابە ئەوە حیزبەکان ئامادە نەبوون ئەڵێن بابە ئەوە خەتای حشتی شعبی بوو خەتای مەسەن وڵاتانی دەوروبەر بوو هیچ کەس هیچ خەتای خۆیان ناگرن بڵێ ئێمە تەوقیتەکەمان خراپ بوو زمینەیەک هەیە لە ناوچەکەدا ئەم گرنگ ئاماژەی پێ بدەن ئەویش ئەوەیە کە بەداخەوە چەند دەسەڵاتی کوردی ناکامڵ و خۆپەرست و مەغرور و خۆبەزلزان و ناواقعیە لە بەرامبەرە نخبەیەکی عەرەبی لە عێراق هەیە کە تەغزی ئەمەکانی خواردنی ئەداتێ بۆ معنایی کە مەسەلەن لە کاتێکە ئەبوای عەبادی مەقاومات و مانەوەی پێبەخشێ بالضبط لە کاتێکە ئەبوای عەبادی کە ڕئیس حکوومەتی کابینەی عێراقیە لە بەغدا ئەبوای ئەو مەسەلەن ئەو پەڕی دموکراتی لەگەڵ کووردا ئەو پەڕی نەرم بێ ئەو پەڕی هەوڵدا بە شێوازێکی پێشکەوتوانە و متەمەدن بەرامبەر کورد بوەستێ لەمەی کە ڕووتیا کردووە وەکو وڵاتانی تری دموکرات کەچی تەماشاکەی خەریکە لە دەستورەکە گۆڕ دەڵێن بابە ئێمە ناوی هەرێمی کوردستان لە بەغا ناهێنن یعنی ئەمە واکە ئەم بەر بە قووە دەکاتەوە جا ئەمانیش نیەتیان خراپە یا باش یا قەیران سازیە ئەو مهم نییە بەلای منەوە بەلای کەسمان نابێ مهم بێ مۆزۆکەوە نەتیجەکەی تەغزی ئەم بەرەکە تەغزی ئەم ناسیۆنالیزمە نەفاماکە کە ئێمە بەرەو کارەسات بردیانی ئەمەیە کێشەکە ئین تۆ وەکو ئوستاز باسی کرد جغرافیای کوردستان جغرافیایەکی لەعنەتیە جغرافیایەکی نەفرەتیە زۆر حکمەتی ئەوێ تا لەمانە این نخبەیەکی زۆر دموکرات و عاقڵ و متەمەدنی ئەوێ کە بتوانێت لەم جەنگەڵا دەرباز بێ دەمێکە هەندێک لە ئەندێشمەند و شارەزایانی خۆمان وەکو مەریوانی وریاقانە بەختیار عەلی مەجموعەیەک لە ڕۆژبیرەکان بازەکەن کە بابە کوردستانی عێراق تەنها ڕێگا بۆی تەنها ڕێگای چارەسەر بۆی ئەوەیە کە وڵاتێکی دیموکرات و ئینسان دۆست و نەرمونیان بێ و بە شەڕ و هەرا و بەزم و ڕەز بوو بە گەندەڵی ناگە بە شوێنێک دەرکەوت کە ئەمە ڕاستە هەرچەند فترەی پێشوو لە تۆڕۆکۆمەڵاتەکانەوە هەندێک خەڵک لە پارتی تەبەن گاڵتان پێکردن گویا بەوانە شێت بوون ئەمانە واکەن یعنی گاڵتان بە خەڵکی عاقڵی وڵاتە هات بەرحاڵ ینی کێشەکە ئەوەیە کە ئەگە بمانەوێ پاشەکشە بم هێزە سیاسیانە بکری ئەبێ هەر لە ڕێگای نەرمونیان لە ڕێگای عەقڵانی لە ڕێگای شارستانی میکانیزمی دەرچوونە لە قۆناغی قەیرانە ببڕوان نەرەوە هەیە دیارە ئەکرێ ئینسان داوای هاوکاری بکە لە دۆستەکانی کە هەنی لە وڵاتانی پێشکەوتوو بێگومان لێوەش هەیە نی وڵاتانی لە گەلانی تر حتى ناڕم لە حکومەتەکانی تر حکومەتەکانی ئەکرێ داوای لێ بکەی بەڵام لە گەلانی تر مەسەلەن ئەکرێ مەسەن تۆ لە ئەمریکا لۆبی بکەی هاوکاریت کەم بابە کە ئەم نخبەی ئێمە توش کێشەمانەکە هاوکاری بکە لە فەڕەنسا لە بریتانیا لە وڵاتەکانی تریشە بەڵام دەرکەوت کە لە ناو خۆڕاتی ناوەڕاستە ناکرێت لۆبی بکەی بۆ دیموکراسی کەس هاوکارێت خوان کێشانەی خوان لەگەڵ مۆزۆکانە تەرەفی زۆردارن تەرەفی زاڵمن ئەوانش بەڵێ سوپاس کاک بابک مامۆستا کاروان ئەکرێ عنی وەکوی کاک بابەکر باسی لەوە کرد کە هەندێک ڕێگای مەدەنیەت میکانیزمە بۆ دەرچوون لە قەیران و چارەسەر بە ئێمە بڵێن ئایا پلان ئەکرێ بە پلان قۆناغی قەیران تێپەڕێن بێت بە تایبەتی ئەوەی لە واقعی هەرێمی کوردستانە هەیە و ئەو دۆخەی ئێستا تیاینی نەتیجەی ئەم هەموو ساڵە یعنی کەڵەکە بووی ئەمەیە کە ئێستا ئەوە دەرەنجامەکەیەتی بەو شێوەیە چدرێتەوە
بە دڵنیاییەوە تۆ وەک لە سەرەتاشەوە مانوت کە دۆخی سروشتی پێم وایە کە مادەم ئینسان لەگەڵ یەکتریژێت دۆخێکی قەیران ناویە تۆ هەمیشە هەر لە قەیرانایی ئەوەی کە پێوترێ ململانێ با بڵێن هەمیشە بەڵام تۆ چۆن لەم قەیرانانە دەرەچی وە چۆن ئیدارەیانەکەی ئەوە گرنگە و ئیدارەکردنی قەیران لە کۆمەڵگایەکە کە تۆ لە سەدەی 21 ئەژی و لە جوغرافیایەکە کە لە هەرێمی کوردستانایی کە چۆ ئەبێ بزانی چواردەورەکەت کێک پێویستی بە کۆمەڵێک بە خوێندنەوەیەکی زۆر ورد و خوێندنەوەیەکی جدی هەیە بۆ واقعی خۆت و ئەمە بە دڵنیاییەوە پێویستی بە پلان هەیە و ئێمە دەرەنجامی بێپلانیمان لە هەرێمی کوردستانە بینی یعنی من پێم وایە هەرچەنە دەرەنجامێکی کارەساتاوی بوو بەڵام ئەتوانین بڵێن هەم سیاسەکان خۆشبەختن هەم خەڵکی کوردستانیش خۆشبەختە کە بەڕوونی بە ڕۆژی ڕۆشنە دەرەنجامی بێپلانی بڕیارێکی بینی بۆ چارەسەرکردنی قەیرانێک مامۆستاکارم ماوەی بەرنامەکەم بەرەو تەواو نەچی ینی ئایندەی ئەم قەیرانە هەرێمی کوردستان بەکوێ سپێرێت ئەو نخبە سیاسی کەوا نزیکەی بۆ نیو سەداچێ چەند دانەیەک نەبێت لە نخبە سیاسێکەوە ئەوی تری و ئەو دەموچاوانە کە دەرکەوت کە لە هیچ قەیرانێکان ناتوانن سەرکەوتوو بن و ئەو میکانیزمانی کە ئەوانەی گرنەبەر بۆ چارەسەرکردنی قەیرانەکان و میکانیزمانە بەسەر چوون و هی جوگرافیا و هی کۆمەڵگای کوردستان دەستیان لەناو قەیرانەکان دەرهاتووە یاخود هێشتا هەر ئەزانی چۆنە جوگرافیای کوردستان بە جۆرێکەوە خەڵکەکەی بە جۆرێکە تۆ وەک باسمان کە لەسەرەوە ئێمە کۆمەڵی قەیرانی ئەزەلیمان هەیە تا ڕادەیە توانین بڵێن ئەگەر وشەکە ڕاست بێ وەکو قەیرانی دەوڵەتێک کە لە کوردستانە ئەمە قەیرانێکە هەموو هێزێکی سیاسی لە کوردستانە هەڵگرێتی بەڵام ئەوانەی کە ئێستا ئیدارەیە و قەیرانەیان کرد دەرکەوت ئەمانە ناتوانن چارەسەری بۆ بدۆزنەوە لەبەری ئەو میکانیزمانی گرتویانەتە بەر هەموو میکانیزمی بەسەرچوو ناسەرکەوتوو بوون. بەڵێ کاک بابەکرێگەر شتێکت ماوێ ئایا ئەم قەیرانانەی کە ئێستا لە ناو دەرهاویشتەکانیان هەرێمی کوردستان بە چه ئایندەیەکە سپێرێت؟ بێگومان بە هەمان شتە سپێرن کە تا یاسا کردویانە ینی ئەم نخبەی کە لە سوڵتا بووە من چاوەڕێم لێ نییە شتێکی باش بە وڵاتە بکە زۆر زەحمەتە من پێم وایە ئەنی نخبەکە لە هەندێک لە حیزبە ئەوەندە سەقامگیر و ڕیشەدارە کە ڕێگا نادا بە هەندێک لە ئەشخاصەکانی ناو خودی خۆشیان پراکتیکێکی گەشتبینیت بەوەی کە خۆت باسکەوە میکانیزم بەدەنێتەوە پێ دوانیە بۆ خۆی ئەوانە ئێستا ئەم دۆخە ئەندازەیەک بەرهەمی ئەو ناڕزایەتیانەشیتیان بێگومان ناڕزاتەکان باشە و خەڵک و شیارە و تۆڕە کۆمەڵاتەکان زۆر کاریگەریان هەیە بەڵام کارەساتەکە ئەوەندە گەورەیە و ئەو کارەساتی ئەم نخبەیە دروستی کردو بە ئەندازەیەک زەبەلاحەکە بە ئاسانی لێ دەرناچین ینی حتا ئەم نخبەیەش بلاچێ بە زەحمەت نخبەیەکی تازە حتا تازە نەفەسی بێتە سڵتەکەەوە بە زەحمەت دەتوانێت دەرەقەتی ئەم کاولیە بێ کە دووستیان کردو بەڕاست باسی ئەو پێشبینیە کرێ قەیرانێکی گەورە لە ناوچەکە بۆ هەندێک شەڕ و جەنگ لەم منتیقا لە ڕووی نێودەوڵەتی و ئیقلیمیەوە ڕووبە بە بڕای ئێوە مەترسیەکەی تۆ ئەمە یاخود مەترسی ناوخۆیی ترە من مەترسەکە ناوخۆ بینم ئەزانیانی خۆڕاستە ئەوانە هەموو احتیمالە ڕووبا مەسەڵەن گویا لە بینی ئێران و ئەمریکا و سعودی و ئێران و لوبنان و ئەمریکا ئەمانە هەمووی مەزەندە هەیە بەڵام ئێمە ئەنیوەکو چۆن ئێسانەگە بە خەریکی بۆدی و جەستەی خۆی بێ ئەبێ ئێمەش خەریکی جەستەی وڵاتەکە بین لە وڵاتی خۆمانە نخبەیەکی سیاسی فاشلە ئەم نخبەی ئەبێ بڕوە ئەبێ بگۆڕە بە نخبەیەکی تازە نەفەسی عاقڵتری بە تەجروبەتر وابەستە نەبێت بە خانەوادە و بنەماڵ و فڵان فڵانەوە وابەستە بێت بە عەقڵ و مەنتیقەوە کە بێت بە شێوەیەکی دیموکراتی بڕای بە دەستگا هەبێ بە پەرلەمان و حکوومەت و دەستگای دادوەری هەبێ بە شێوەیەکی وەکو وڵاتانی تر یعنی ئەمە نەبێت بە بڕای من لە وڵاتە جگای سپاس بۆ کاک بابەکر ڕێی نووسەر سپاس بۆ مامۆستاکاران فەتاح توێژەر لە مێژوینەوە چرخی کورد سپاس بە ئامادەبوونتان لە ستودیۆی بەرنامەی گفتوگۆ بەڵێ بینەرانی بەڕێز و خۆشەویست بەم شێوەیەتمە کۆتایی گفتوگۆی ئەم جارە تا گفتوگۆیەکی تر بەخوای گەورە و میرەباتان دەست بێرم خواتان لەگەڵ کاتێکی خۆش بۆ هەموو نایە.